چاو سۆران عومەر لەدایک بووی ساڵی 1970 لە گوندی دەلوجەی قەرەداخ بە کالۆریۆسم لە ئامار هەیە لە زانکۆی سلێمانی، خاوەنی 4 منداڵم، 4 کۆڕ. ئەزمموی کاری ڕاگەیاندن و میدیاییم هەبووە و لەم خولەی پەرلەمانی کوردستانە ئەندام و سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ و ئەندامی لیژنەی داراییم. باشی دایگیان حواڵە باشە؟ ئێوە باشن؟ سەلامەت بێ. لە ئێستایا کاندیدی ژمارە 1 سەرۆکی لیستی 194 کۆمەڵی ئیسلامیم. پرۆژەم ئەوەیە کە بەم بەرنامە نوێیەی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بچینەوە پەرلەمانی کوردستان. بەڵێ من ڕۆژانە کە ئەچم بۆ شوێنی کارەکەم، ئەگەر لە سلێمانی بم دەچمە نووسینگەی پەرلەمانی کوردستان و یاخود ئەگەر مەوعیدێکی دیاریکراوم هەبێ ئەوە لە شوێنی دیاریکراوە چم، بەڵێ بۆ خۆم دێمە دەرەوە و بۆ خۆم شۆفێری یەکەم. لە ڕاستیە بۆ خۆم سروشتم وایە حەزم بە پاسەوان نییە لەو شوێنانی کە ئەمینە و هەستەکەم خۆمەتوانم هەموو ئیشەکانی خۆم بکەم. هەر سروشتم وایە حەزەکەم خۆم بەدەستی خۆم هەموو ئیشێکی خۆم بکەم، جگە لەو کاتانی کە سەفەری دەرەوەی شارەکانەکەم پێویستە بە تەنیا نەبین، ئەگەر نابڵێ زۆرینەی کات ئاوا دێمە دەرەوە. من بە حکمیەوەی کە سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ بووم و هاوکات ئەندامی لیژنەی دارایی بووم، ئەم دوو پرسی مافەکانی مرۆڤ و دارایی پێشێلکاری زۆر و قەیرانی گەورە لە هەرێمە بووە. لەو 4 ساڵە کە بەرەو پێنجەمیە چێ بەداخەوە ئیڵێم بە قەیرانە سەختەکان و بە پێشێلکاریە قورسەکان و بە شەهیدبوونی خۆپیشاندەر و بە دۆخی خراپی دارایی و بە زۆر سەختیە تێپەڕ. لە ڕاستیە ئەمە سیارەی پەرلەمانی کوردستانە، سیارەی من نییە و من بۆ خۆم مەسرەفێکم هەموو پێداویستێکی دابینەکەم. سلام علیکم. بەشێک لەو خەڵکەی کە پێی وایە هیچ نەکراوە، یاخود هەڵبژاردن هیچ نییە، یاخود بێهیوایە، ئەوانە هەندێکیان لە ڕاستیە بۆ خۆیان بێهیوان لە ژیانی خۆیانە و نایانەوێت بەشداری گۆڕانکاری پرۆسەی گۆڕانکاری نچکە پرۆسەی گۆڕانکاری پرۆسەیەکی خێرا و پلاکێک نییە داگێسێنی بە یەک خولی پەرلەمانی و بە چەند ساڵێکی تر ئەوەی تۆ تەوێ و هەموو خەونەکانت بێتن دێوە خەبات هێوێ و بەردەوامی دەوێ، قوربانی دانی دەوێ، کۆڵمەدانی دەوێ. یعنی پێم سەیرە خەڵکێک بە 2 خولی 3 خولی پەرلەمانی ئیتر پەکی بکەوێ و بڵێ ئێمە دەنگ نادەین. خۆ ڕێگایەکی مەدەنی ئاسانە، پشتیوانی ئەو هێزانە بکە کە پشتیوانی تۆن داکۆچیان لە تۆ کردووە، پشتیان تێ نەکردویت بۆی دەسەڵاتیان زیاتر بێ، زیاتر داوای تۆ جێبەجێ بکەن. خێرمان کۆ کردوتەوە بۆی بیدەین بە خەڵکی مستحق. نەخۆشخانەمان کردوتەوە بۆی خەڵکێک تایە چارەسەر بکرێ بە تێچوونێکی کەم. نە دەرمان لای ئێمەیە، نە بودجە لای ئێمەیە، نە نەود لای ئێمەیە، نە یاست قەزا لای ئێمەیە، نە پۆلیس لای ئێمەیە، نە پێشمەرگە لای ئێمەیە، نە داهاتیە وڵاتە و دارایی لای ئێمەیە، بەڵام خزمەتی خەڵکی خۆمانمان کردو. بە دەیان ملیار دیناری خەڵکی خێرخوازمان کۆ کردوتەوە لە دەستێکی ئەمینا خزمەتی خەڵکمان پێ کردووە. تۆ بێی بە منێک کە ئەمەم کردووە پێم بڵێ فەرقت نییە لەگەڵەوەی کە ملیارات دۆلاری ئەم وڵاتی دزیە و بردوێتێ دەرەوە، قسە بکەی دێ لە ماڵەکە تا ئەتگرێ، ڕۆژنامە نووس تیرۆرەکە ئەم وڵاتی هەموو وێران کردووە. ئەمانە چۆن فەرقی نییە؟ تا ئەم ساتە هیچ بەدیلێکی هەڵبژاردن نییە. ئەگەر هەر کەسێک بەدیلێکی هەیە بۆ هەڵبژاردن با بەشداری نەکەین، بەدیلەکەی ئەو قبولکەین. چوونە ماڵەوە بەدیل نییە، چوونە ماڵەوە تەسلیم بوونە، شکست خواردوێتیە و
و ڕازی بوونە بە حکمی خراپی بەردەوامی ئەم حکومڕانێتی. ڕاستیە ئەم جارش بۆ خولی پێنجی پەرلەمانی کوردستان کاندیدمووە سەرۆکی لیستەکەم پێسپێردراوە. بڕیارمدا هیچ وێنەیەک هەڵنەواسم. من باوەڕم وایە ژینگەی هەرێمی کوردستان زۆر ناشرینەکە ئەم شێوازەی کە ئێستا پەیڕەو دەکرێت بۆ بانگەشە بۆ شێوازی مۆدێرنی ڕیکلامیش بەداخەوە قۆرەخ کراوە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتەوە. دیوار و عەمود و دار و شوێنە یاساغەکان ماوەتەوە بۆ هەندێک لایەن کە بانگەشەی تیا بکە و ئیمکانیەتێکی زۆری مادیش بە هەدەرەدا کە من پێم وایە سوودی نییە. وەگەر من ئەم هەموو شەقامانم پڕ کرد لە وێنەی خۆم و چەندین دەفتەر دۆلارم سەرف کرد حەقە خەڵکی کوردستان بپرسێمم لەکوێ بوو. سەلام عەلەیکوم. کاکێ من زیان خێر بێ باشی زیانی منی سەلامت بیاخوا. بەڵێ من بۆ خۆم دێمە بازاڕ و زۆرجار پێداویستی ماڵ و منداڵیش هەر بەسەر منە سپێرن بۆ خۆم دێمەی کڕم. ژیانێکی ئاسایی هەر بە شێوازێک وەکو خەڵک ئەوە کاکێ من نەزانێ کە بۆ خۆم دێم یانی ئاسایی وەکو خەڵکی ترێش نەکەمە ئەویان بەرەبە قوربانە بم. زۆر سوپاس. خواحافیز بێ قوربانە بێ خواحافیز. دوجار دەچمەوە ناو خێزانەکەم بەشێک لەم وێنانە کە لێرە دانراون دیارە وێنە وشتی زۆرم هەیە بەڵام بەهۆی زوو گواستنەوە هەندێکیان هێشتا ئامادە نەکراون. وێنەی سەرەتایی ژیانی خێزانی و دواتر وێنەی منداڵەکان و وێنەی یەک دوو لەو ڕووداوانەی کە لە ژیانی خۆم و زاکیرە ماماوە هەڵمواسیوە. حەزم بە مریشک و جوچکە بۆ خۆم جیازێکەمەیە هێلکەی تیەکەی وە زۆر حەزم بە سەوزای و گوڵە. بەداخەوە لە ڕابردووە خەڵک وێنای ئێمەی بە جۆرێتری کردووە بە جۆرێتری ئەمەیان ناساندووە. حقیقەتی ئێمە ئەمەیە کە خۆمان ئێستا پیشانێ دەین و لە ڕابردوو شام و مارەسەمان کردو دەرکەوتووە ئێمەوە نین کە خەڵک بە چاوێکی دوژمنکارانە ئێمەی وەسف کردووە.